لە ماوەی دوو هەفتەی ڕابردووشتا ئەتوانم بڵێم بۆ یەکەمین جارە لە مێژووی حکومڕانی کوردیا کە بەو خێرایە بەو دەست و بردیە کە بتوانێت لە ماوەیەکی زۆر کەما پێداویستێکی زۆری بۆ خوێندکاران دابین بکرێت و چاوەڕێەکەین لە ئایندەیەکی نزیکا بەشێکی تریش لەو پێداویستیانەی کە خوێندکاران داوایان کردبوو تەنەت هەندێکیان خوێندکارانیش داوایان نەکردبوو بە سوپاسەوە ئەوان لە بەرنامەیان دابینی بکەن و کۆتا شتیشمان کە ئەوەیە چاوەڕێکی نیشەڵا کاک باڤڵ لە ئایندەیەکی نزیکا دەست بە تەواوکردنی کەمپی نوێی پەیماگای تەکنیکی دووکام کاتچکەوە یەکێکە لە کەمپە استراتیژیەکانی زانکۆی پۆلیتەکنیکە توان بڵێم یەکێکە لە کەمپە هەرە گەورە و جوانەکان لە ئاستی هەموو کوردستانە بە تەواوکردنی ئەو کەمپە بێت ئەوەی کە ئەم دیارەیە کاک باڤڵ تاڵەبانی و ئیدارەی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ببێتە یادەوەریەکی خۆش کە هەمیشە لە هزری خوێندکارانە بمێنێتەوە بەوەی کە ئێمە ئەگەر حکومت لە قەیران نابێت ئەگەر بارودۆخی دارایی و اقتصادی کوردستان بەرەو خراپی بێ ئەگەر ئێمە لە قەیران و لە ئەزمەیە بین ئەوە دەرەچەیەکی تر هەیە ومێدێکی تر هەیە کە ئێمە هەمیشە ڕووی لێ بنێن ئەویش ئیدارەی گشتی و بەڕێز کاک باڤڵ تاڵەبانیە بۆ ئەوەی بەشێک لەو کەم و کورتیانەمە بۆ پڕکەنەوە. لە دوو هەفتەی ڕابردوو بەشێکی زۆر لە پێداویستەکان گەیشت بەدەستی ئێمە ینی تا حدێک کە بەشێکی زۆر لە پێداویستی خوێندکارانی پڕ کردوتەوە. ئێستاش ڕاستەخۆ دوای پشووی سەری ساڵ لەم هەفتەیە بەشێشتر لەو پێداویستیانە وەک دەبین ئەمڕۆ لە فەرش و کۆمبار و پێداویستەکانی تر بە خێرایەکی زۆر و یان ڕاستەخۆ دوای پشووی سەری ساڵ گەیشتۆ بەدەستمان ئەوەش هاوکارێکی زۆری خوێندکارە و پێداویستەکانی خوێندکاران پڕ ڕکاتەوە. ئێمە ینی زۆر سوپاسی ئیدارەی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەڕێز کاک باڤڵ جەلە تاڵەبانی دەکەین کە لەم ماوە کە ئێمە ئاگادارین بە خێرایەکی زۆر بە هیلاکی و ماندووبوونێکی زۆرە و هاوکاری خوێندکارانیان کردووە.